ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی کە تا ساڵی 2023 لە ناو عێراق تەنیا هەواڵێک بوو لە میدیاکانی دەرەوەی عێراقەوە دەبیستران لە دوای ئەو وادەیەوە بە شێوەیەکی بەرچاو سەریان هەڵدا و چالاکیەکانیان لە چەند بوارێکدا دەستی پێکرد و ئەوەی بوو بەکاری سەرەکییان هۆشیارکردنەوەی هاوڵاتیان بوو بەرامبەر بە مافەکانیان و ئاشناکردنیان بەو بڕگە یاسایانەی کە جەخت لەسەر پاراستنی گیانی پێکەوەی دەکەنەوە. ئەم بوارەش بۆ ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی لەگەڵ قوڵبوونەوەی ناکۆچی سیاسی و مەزەبی و نەتەوەیەکاندا لە عێراقدا قورستر بوو تا کارگەیشتە ئەوەی کە ئەو ڕێکخراوانە بە شێوەی گروپ کۆڕ و سیمینار و کۆنفرانسەکانیان بهێننە هەرێمی کوردستان و بە هەماهەنگی لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی لە هەرێمی کوردستان چالاکیەکانیان بکەن. ئەوەی دەرەنجامی کارەکانیشیان بوو وەک پێویست لە عێراقدا کاریان پێ نەکرا و گەرمبوونی ناکۆچیە سیاسیەکان لەلایەک و پێکهەڵبژان و پەلامارە تێرۆریستیەکان لەلایەکی دیکە مەودای کاری ڕێکخراوەکانی بەرتەسک کردەوە و ئەوەی لە ساڵانی ڕابردووشدا لە دەرەوەی ناوچەکانی ژێردەسەڵاتی حکوومەتی فیدراڵی دەبینرا ئەوانیش بەرەو نەمان چوون. ئەگەر چی لە خولی پێشووی ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا یاسایەک بۆ ڕێکخستنی کاری ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی دەرچوو، بەڵام ئەم یاسایە وەک پێویست نەیتوانی پشتیوانی بەشێکی زۆری ئەو ڕێکخراوانە بکات و پشتیوانی داراییان پێشکەش بکات کە ئەوەش دیسانەوە بوو بە هۆکارێک بۆ لاوازکردنی ئەو ڕێکخراوانە. بەدەر لەمانێت چەند ڕێکخراوێکی دیکە کە لایەنە سیاسیەکان پشتیوانیان دەکردن دەیان چالاکییان کردووە ئەویش بە پێی خواست و ویستی ئەو لایەنانەی کە هاوکاریان دەکردن، هەر بۆیە وەک پێویست نەیانتوانیە ئەو پرسیارانەی پەیوەستن بە ژیانی خەڵکەوە وەک ئەرگ لە ئەستۆیان گرتووە ڕووبەڕووی لایەنە پەیوەنددارەکانیان بکەنەوە. لە جێگەی ئەم ڕێکخراوانە پەرلەمانتاران و سەرکردەی حیزبە سیاسیەکان ئەم ئەرکەیان لە ئەستۆ گرت کە زۆربەی لە بەرژەوەندی تایبەتی چەند لایەنێک دەشکایەوە.